أي قوم كم استغفروا ربكم إنه كان غفارا. واي پروردگار ئەمر بە مەلایکەکانی سەرشانە دەکا بڕۆ بزا بەندەکانم ئەمڕۆ پەڕەی ئەعمالیان بەچی پڕ کردووەتەوە. مەلایکەکانیش سەیرێ پەڕەی ئەعمالی تێکڕای ئێمە دەکەن، ئەڵێن ئەی خوای پەروەردگار ئەم بەندەیەت ئەمڕۆ ئەو تاوانە و ئەو تاوانە و ئەو تاوانی ئەنجام داوە، بەڵام ئەی پەروەردگارە لە کۆتایی لاپەڕەکەیدا پێش ئەوەی بخەوێت وتوێتی ئەستەغفر الله، پەشیمان بۆتەوە لەو تاوانانەی کە ئەمڕۆ تێکڕا ئەنجامی داوە. ئەی پەروەردگارە کۆتایی لاپەڕەکەی بە ئەستەغفر الله بەو زکر و یادەی تۆ پڕ کردووەتەوە. خوای پەروەردگارە فەرمێ ئەی مەلایکەکانم تێکڕای لاپەڕەکەی بۆ بسڕنەوە لە بەر گەورەی ئەستەغفر الله. مسلمانی خۆشەویست، برا بەڕێزەکانم، کۆتایی شەو کاتێکە ئەتەوێ بخەویت لە یادت نەچێ ئەستەغفر الله. ئەزانی ئەو زکرە چەندە گەورەیە، ئەزانی ئەو زکرە تێکڕای تاوانەکانت ڕەشەکاتەوە. هەرچی تاوانێکت لە ئەمڕۆ کردبێت ئەم شەو کۆتایی کە دەخەوی وتت ئەستەغفر الله تێکڕای تاوانەکانت ڕەشە بێتەوە. بۆیە مسلمانی خۆشەویست بەردەوام بە لەسەر ئەم زیکر و یادی خوای پەروەردگارە. هەر ڕۆژێکت بەسەرا هات ئەستەغفر اللهی زۆر تیا بکە، و هەر ڕۆژێکت بەسەرا تێپەڕی کۆتاوشەکانت با ئەستەغفر الله بێت، هەرچی تاوان هەیە بۆت ڕەشەکاتەوە. ئەمە بەرەکەتی خوای پەروەردگارە. بۆیە برایزەکانم تێکڕای پێغەمبەران بە قەومەکەیان دەفەرموو یا قەوم استەغفروا ربکم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا. نوح عليه الصلاة والسلام لەگەڵ تێکڕای پێغەمبەرانە بە گەلەکەیانەوت ئەی گەلەکەم ئەستەغفر الله بکەن. أي قوم كم استغفروا ربكم إنه كان غفارا. خواي پروردگار لێتان خۆشە بێت، خواي پەروەردگار بە ئەستەغفر الله لێتان خۆشە بێت و بارانی بەڕەحمەتتان بۆ دائەگرێ هەر کاتی ئەستەغفر اللهتان کرد. بۆیە مسلمانی ئازیز، برا بەڕێزەکانم، پێویستمان بە بارانی ڕەحمەتە، پێویستمان بەوەیە خوای پەروەردگار قەڵەمی عەفو بەسەر تاوانەکانمانە بێنێت. دەی ئەستەغفر الله زۆر بکە،